ئازیزانی بینەر سێمین بابەتمان بابەتێکە لە بەڕێز هیوا سەید سەلیم بابەتێکی جێی سەرنجی نووسیوە لەسەر تاکتیکی غافڵگیری لە بە ئامانجگرتنی ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کە لەم چەند ماوەی دواییدا لە میدیاکان و لە زۆر شوێندا جێی سەرنج بووە ئەم تاکتیکی غافڵگیریە، یعنی لە دەستپێکی هەڵگیرسانی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران دۆناڵد ترامپ پەنای بۆ تاکتیکێک برد، ئەوش تاکتیکی غافڵگیری ئێرانیەکان بوو بە دانیشتن و گفتوگۆکان بۆ چارەسەری پرسیچەکی ئەتۆمی ئێران. بە پێی خشتە دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران دەبوو ڕۆژی 12 ژوئان گەڕی دانیشتنی شەشەمی دانوستانەکان ئەنجام بدرایە، بەڵام دانیشتنەکە بۆ ڕۆژی یەکشەممە واتە 14 مانگ دواکرا. لە پێشاتێکی چاوەڕوان نەکراودا ڕۆژی هەینی ڕۆژێک پێش دانوستان واتە 13 ژوان سوپای ئیسرائیل هێرشی کتۆپڕی کردە سەر ئێران. ئەمەیان بە قۆناغی یەکەمی دەستپێکی شەڕی نێوان ئیسرائیل و ئێراندا دەدرێت کە بنکە موشەکیەکانی ئێران و چەندین سەرکردەی سوپای جەنایەتکاری پاسداران و زانای ئەتۆمی لە شیرینەخە و بە ئامانجگیران. دوا بە دوای هەفتەیەک لە دەستپێکردنی جەنگی ئیسرائیل ئێران ڕۆژی هەینی 20 ژوان دوو کۆبوونەوەی گرنگ بۆ ڕێگری لە تەشەنەسەندنی هەریەک لە نیویۆرک و ژێنێڤ بە ئامادەبوونی بەرپرسانی ئێران ئەنجام دەدران. دوای ئەم دوو کۆبوونەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دوو هەفتەی دیاری کرد بۆ ئەوەی ئێران بچێتە ژێرباری مەرج و داخوازیەکانی ئەمریکا، بەڵام دەرکەوت ئەو مۆڵەتەی ترامپ تەنیا بۆ غافڵگیرکردنی دووبارەی ئێران بووە و درەنگانی شەوی 21 لەسەر 22 مانگ ئەمریکا زبانی دیپلۆماسی گۆڕی بۆ تاقیکردنەوەی بۆمبە قورسەکانی فڕۆکەی B2. شایانی باسە کە دۆناڵد ترامپ لە پەنابردنە بەر تاکتیکی غافڵگیرکردنی ئێرانیەکان لە ڕۆژی هەینیەوە کۆشکی سپی بەجێهێش بۆ گەشتکردن بەرە ویلایەتی نیوجێرسی وەکە لە میدیا و تەلەڤیزیۆنەکاندا بڵاو کرایەوە کە خەریکی یاری گۆڵف بوو لێ. ئەوەشیان هەروەک دەدرێتەوە کە دیسان بۆ غافڵگیری ئێرانیەکان بوو بێ ئەم گەشتە، چونکە وا مەزەندە دەکرا ئەگەر سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی نەبێت بڕیاردان لەسەر پەلاماری ئەمریکا بۆ سەر ئێران نادرێت. بەڵام ترامپ لە نیوە شەوی 21 حوزەیران واتە 21 ژوان گەڕایەوە بۆ کۆشکی سپی و کۆتایی بە وادە دوو هەفتەیەکەی خۆی هێنا کە بە نافەرمی لە ڕێگای میدیاکانەوە بۆ ئێرانیەکان دیاری کرد. سەرنجام ئەمریکا هەڕەشەکانی خۆی لە پەلاماری ناوەندە ئەتۆمیەکانی ئێرانی لە سێ ناوەندی فۆردۆ، نەتەنز و ئیسفەهان کردە کردار. بە قسەی ئەمریکا بێت ئەو سێ ناوەندە بە بۆمبەکانی فڕۆکەی B2 وێران کراون. ئەمریکاش بە فەرمی بووە لایەنێکی شەڕەکە. ماوە ببینرێت ئایا ئێران کاردانەوەی بەرامبەر ئەمریکا دەبێت کە هەروەک گوتمانم بابەتە ڕۆژێک دوای هێرشەکەی ئەمریکا نووسراوە کە بەڵێ ئێران کاردانەوەیکی لاوازی بوو کە ئەمریکا ژووتی سوپاس یەکەین کە ئاگاداری کردوینەتەوە هێرشەکەی بۆ سەر قەتەر. لە درێژەدا دەڵێت یان کاردانەوەی بەرامبەر ئەمریکا دەبێت یان دەچێتە ژێرباری ئەو داوایەی کە لێی دەکرێت بۆ گەڕانەوە بۆ دانوستان و ملکەشبوون و تەسلیم بوون. ئاشکرایە کە ئێرانێک کە دامەزراوە ئەتۆمیەکانی بە ئامانج گیرا بن دەبێت بۆ لەمە و دوا زمانی گفتوگۆشی بگۆڕدرێت. لە ئەگەری ڕەتکردنەوەی دانیشتنیشدا دەبێت ئێران چاوەڕوانی پێشاتی مەترسیدارتر بکات کە وا دیارە ئاراستەکە بە شکانی ئاگربەستەکەی نێوانیان دیارە زۆرتر بەو ئاراستەیەدا ڕوا، بەڵام ئەمجارەیان دوور لە غافڵگیری بگرا لە جەنگی ڕاستەوخۆیە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل.